بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. کۆمەڵی ئیسلامی کوردستان دوایین هەڵوێستی خۆی لەبارەی ڕیفراندۆمەوە ڕاگەیاند. لە ڕاگەیەندراوێکدا کۆمەڵی ئیسلامی ڕایدەگەنێت هەر کاتێک ڕیفراندۆم ئەنجامدرا دەنگمان بەڵێ دەبێت و بەرپرسیارەتی دەراویشتەکانیش لە ئەستۆی ئەوانەدەیە کە بڕیاریان لەو پرۆسەیە داوە. بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایدەگەنێت هەر کاتێک ڕیفراندۆم ئەنجامدرا دەنگمان بەڵێیە و بەرپرسیار لە بەرامبەر دەرهاویشتە و ئەگەرە مەترسی لێکراوەکاندا تەنها بڕیاردەرانی ئەم پرۆسەیەن. لە ڕاگەیەندراوێکدا کۆمەڵی ئیسلامی ڕایدەگەنێت وەک چەندان جار و لە بۆنەی جۆراوجۆردا ڕامان گەیاندووە جارێکی دیکەش دووپاتی دەکەینەوە کاگەلی کوردستان وەک سەرجەم گەلانی دیکەی دنیا مافی خۆەتی سربەخۆ بێت و لە ژێرسایی دەوڵەت و خەوارەی سیاسی خۆی دابژید. لە بەشێکی دیکەی ڕاگەیەندراوەکەدا کۆمەڵی ئیسلامی ئاماژە بۆ دەکات ئێمە وەکو زەمینە سازیەک بۆ مەبەستا لە 5 نیسانی 2014دا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەنیدا پرۆژەی هەنگاونان بەرەو دەوڵەتی کوردستانی سربەخۆمان ڕاگەیاند بەڵام بڕیار بەدەستان وەڵام و بەدەنگەوە هاتنیان نەبووە. لەبارەی زەمینە سازیش بۆ پرۆسەکە کۆمەڵی ئیسلامی دەڵێت بەدەنگێکی زوڵاڵ و بەڕاشکاوی هەڵوێستی خۆمان خستۆتە ڕوو لەبەرەوەی ڕیفراندۆم هیچ زەمینە سازیەکی نێوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتی بۆ نەکراوە. بڕیارێکی حەزبی لە پشتەوەیە لە جیاتی یاسایەک بۆی ئێمە مەترسی جددیمان هەیە کە سەروبەر نەگرێت و بگرە لەسەریشی قەرزدار ببینەوە کەچی بەداخەوە سەرنج و ڕەخنەکانی ئێمە و هەروەها غەیری ئێمەش لەسەر چۆنێتی و هەلو مەرجی تێدا ئەنجامدرانی ئەم پرۆسەیە وەرنەگیراون. کۆمەڵی ئیسلامی لە ڕاگەیەندراوەکەیدا تشک دەخاتە سەرەوەش بڕیار بەدەستانی هەرێم کەمتەرخەم بوون لە زەمینە سازی نێوخۆیی و هەرێمی و دەرەچیدا. دەشبایە زەمینە سازی تەواو بۆ ڕیفراندۆم لە ناوچان ناکۆکی لەسەرەکان کرابایە و کە دیارە نەکراوە و ترسی هەڵگیرسانی شەڕ و ئاژاوە هەیە. لە کۆتایی ڕاگەیەندراوەکەیدا کۆمەڵی ئیسلامی ڕایدەگەنێت هەر کاتێک ڕیفراندۆم ئەنجامدرا ئێمە دەنگمان بەڵێیە چونکە لە هەر کوردێکی دڵسۆز بپرسرێ ئایا دەوڵەتی سربەخۆت دەوێ بێگومان دەڵێت بەڵێ بەڵام لێرەشەوە دەڵێین بەرپرسیار لە بەرامبەر دەرهاویشتە و ئەگەرە مەترسی لێکراوەکاندا تەنها بڕیاردەرانی ئەم پرۆسەیەن. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان ماوەسە بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا بەرلەوەی بینە سەر بەیانەمەکەی ئەمڕۆتان حەز دەکەم لەبارەی دەوڵەتی کوردستان و ڕێی کۆمەڵی ئیسلامی لە سەرەتا و لە ئێستادا چیە لەبارەی دەوڵەتی کوردستان و استراتیژی کۆمەڵ بۆ پرسە چییە؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاس کە حەشم سڵاو لە بینەرانی کەناڵی یاسمانی سپیان. وەکو لە ڕاگەیەنراوەکەی ئەمە وارێشمان داهاتوە ئێمە هەم مەسەلەی دروستکردنی دەوڵەتی سربەخۆی کوردستان وەکو لە یەکێ لە ئامانجەڕەوەکانی کۆمەڵی ئیسلامیە و لە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامیدا ئاماژەی پێکراوە و یەکێکە لە مقەرڕاتەکانی کۆنگرەی سەهەمی کۆمەڵ و لە باقی کۆنگرەکانی ئێمەش وەکو استراتیژ مامەڵەمان لەگەڵ کردووە و دووهەمین پرۆژەی ئێمەش تەبان پرۆژەی هەنگاونان بەرەو دەوڵەتی سربەخۆی کوردستان کرد لە ساڵی 2014 لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە ڕاگەیاندرا و پرۆژەیەکی بەرفراوان بوو و چەندین فڵتەری بڕی بوو لە نێوخۆیی بە ڕاوێژ لەگەڵ کەسانی شارەزا لەو بوارە و ئەم پرۆژێ گەڵاڵنامەیەکی جوان بوو وەکو ڕەشنووسی پرۆژەیەک بۆ هەنگاونان بەرەو دەوڵەتی سربەخۆی کوردستان کە بەداخەوە تەڵەن ئەو کات نەگوێی لێ گیراوە نە ئامادە بوون کە لەو قۆناغۆم پێمان وایەگە لەو قۆناغا بە جددی تەڵەن کار لەسەر ئەو پرۆژەیە کراوە هەنگاوەکانی دروستکردنی دەوڵەتی سربەخۆی کوردستان پێکەوە هێزە سیاسیەکان هەنگاومان بۆ ناوە ئێستا لە قۆناغێکی کەدا ئەبووی وکرا ئەمە ببێتە سەرەتایەک و ئەگەر و پرۆژەی ئێمەش نەبووە پرۆژەی غیری ئێمەش گەڵا مەسەن تەبەنی بکرایە هەر کارێکی ئاسایی بوو هەمومان پێکەوە هەنگاومانەنە من بچمەوە سەر پرسیارەکەی جەنابەت بەنسبەت ئێمەوە دەوڵەت بوون حەقێکی ڕەوای میلەتەکەمانە و ئێمە لە ئەم پرسەکە لە دەستپێکدا بە فڵترێکی یاسایی و شەرعیدا نەڕۆیشتووە ئەم ڕیفراندۆمە و بڕیاری
بڕیارێکی حزبی بووە و حزبێک بڕیاریدا و کۆمەڵە حزبی کەش تەمان لەگەڵی چوون حقیقت ئەمە ڕاستیەکەی ئەوەیە بەڕوونی و تومانە لە پاڵ هەموو ئەم زەخت و فشارانەی کە ئێمە لە سەرمان بووەکو کۆمەڵی ئیسلامی بۆ یەک دەقەش لێدوانێکمان نەداوە کە بڵێن ڕێفراندۆم و سەربەخۆی حەقی ئەم میلەتە نیە چونکە ئەمە لای ئێمە استراتیژە لە کۆی لێدوانەکانی کۆمەڵی ئیسلامی و لە کۆی بەیاننامەکانی ئێمە وە لە کۆی دیدارەکانمان لەگەڵ وەفدە بیانیەکان لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەگەر بوو بێتمان وتومانە ڕیفراندۆم دەوڵەت و سەربەخۆی بەنسبەت ئێمەوە حەقێکی ڕەوای گەلەکەمانە بەڵام ئێمە ملاحەزاتی جددیمان لەسەر ئەو میکانیزمە هەیە کە ئێستا ڕیفراندۆمی پێ ئەکرێ و لەسەر ئەو بڕیارە هەیە و لەسەر ئەو زەمینە ناوخۆی و دەرەکی هەیە کە حقیقت زەمینە سازی بۆ نەکراوە ئێمە لە دیداریشمان لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا کاتێ وەزیری دەرەوەی تورکیا پرسیاری لە بەڕێزماوە سعلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کرد دەربارەی ڕیفراندۆم وتی من ئێمە ڕیفراندۆم بە حەق زانین و بە مافێکی ڕەوای گەلەکەی خۆمانی زانین سەربەخۆی بەڵام ملاحەزاتمان لەسەر ئالیاتی ڕیفراندۆمە حقیقت بۆیە ئێمە پێمان وایە لە دەستپێکەوە تا ئەمڕۆ بەڕوونی ئەوەمان وتوە سەربەخۆی بەنسبەت ئێمە استراتیجە مافێکی ڕەوای گەلەکەمان بەس بۆ باشووری کوردستان یاخود بۆ ئەمە زۆر ڕوونە تەبان کۆمەڵی ئیسلامی ڕەنگەیەکێ بێ لەو هێزانە جیا لە هێزەکانی کێمە لەگەڵ دیدارمان لەگەڵ زۆرێک لە وەفدەکان بە تایبەت ئەمیری کۆمەڵی ئیسلامی زۆر جار بەڕوونی وتوێتی کورد نەک لێرە لە هەموو پارچەکانی تری کوردستان حەقی سەربەخۆیی هەیە و لە هەشتاکانی سەدەی ڕابردوو بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی نووسراوی هەیە لەو ڕووە و ئەدەبیاتی ئێمە ئەدەبیاتی کۆمەڵی ئیسلامی ئەدەبیاتێکی ڕوونە لەو ڕووە من پێم وایە غەیری خۆمان شایەتی بۆ ئێمە دەنکە ئێمە لە پرسەنەتەوەیەکان هەمیشە دەست پێشخەر بووین و هەمیشە بۆکوش ئێمە ئەگەر لای خەڵک مافێکی وەکو ئامانجێکی سیاسی لە کاری لەگەڵ بکەن لای ئێمە ئامانجێکی شەرعیە و مەبدەیەکی شەرعیە پێش ئامانجێکی سیاسی وەکو کۆمەڵی ئیسلامی بۆیە لەو ڕووە یعنی دەوڵەت بوون لای ئێمە حەقە و مافە و مافێکی زەوتکراوی ئەو میلەتەی ئێمەیە لە هەر کاتێکدا ئەبێ بسەندرێتەوە. بەڵە زۆر باش سەبارەت بە بەیاننامەکەی ئەمڕۆتان و باس لەوە دەکەن ئەگەر ڕاپرسی ڕیفراندۆم ئەنجام درێت دەنگتان بەڵێ دەبێت ئەم بەڵێی کۆمەڵ بۆ چیەوە چ جیاوازێکی تر هەیە لەگەڵ بەڵێی لایەنەکانی تر زانی جیاوازی زۆر زۆران بەڵێی ئێمە یەکەم ئێمە هێزێک بووین زۆر بە ئاشکرا نەمانویست ڕیفراندۆم ئاوا بکرێت کە ئێستا کرا ئێمە ویستمان ڕیفراندۆمێک بکرێت لە هەرێمی کوردستان کەلانی کەم لە ناو خۆمان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆبکاتەوە کۆدەنجێکی سیاسی و نیشتیمانی هەبێت ئێمە ویستمان لە هەرێمی کوردستان ڕیفراندۆمێک بکرێت کە هاوڵاتیان لە هێزە سیاسیەکان بۆی بە جۆش و خڕۆشتر بن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ریفراندۆمێک بێت کە ڕۆح و گیانی خۆیانی بە قوربانکەن لە پێناوی سەربەخۆیدا نەک ریفراندۆمێکی ڕاڕاو کە تا ئەم شەویش کە ئێمە قساکەین ئەو ڕاڕایی و قەلەقی هەیەەوە هەمومان نەزانین ئەمڕۆ دوێنێ چ ڕاڕاییەکی سیاسی گەورە لەناو ئەو هێزە سیاسیانە خۆیان بوو کە بە حساب بڕیاری ریفراندۆمەکەیان داوە ئێمە ریفراندۆمێکمان ویست کە زەمینە سازیەکی ناوخۆیی بۆ بکرێکە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەکو باسم کرد خۆیان ئەم کۆدەنجە سیاسی و نیشتیمانیە دروستکەن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەیان بێ کام ریفراندۆمە بۆ سەربەخۆییە ویسمان ریفراندۆمی بکرێت لە هەرێمی کوردستان کە زەمینەیەکی ناوخۆیی بە جۆرێکی هەبێ کە بتوانێت ڕۆحی ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو تەحەدیاتانەی هەبێت کە لە دەرەوە بۆی دروستە بێ ئەوە جگە لەوەی ئەو ریفراندۆمی ئێمە ئەمانویست بکرێت ئەمانویست بە فڵتەری یاسایی پەرلەمانی کوردستاندا تێپەڕێ و بڕیاری یاسایی و شەرعی نوێنەرانی خەڵکی کوردستانی لەسەر بێ کە بڕیاری پەرلەمانی کوردستانە نەک پەرلەمان بۆ بڕیارێک کارا بکرێتەوە و لە جیاتیەوە یاسا دەرکا و گفتوگۆ بکە و کاتی بۆ دیاریکە و تەوقیت قسەی لەسەر بکات و لە جیاتیەوەی بێ کە قسە لەسەر مەترسیەکانی کە پرۆژە بڕیارێکی نووسراوی ئامادەکرا و لە بینی دوو فراکسیۆن زیاتر تەنها پەرلەمانتاران دەستی بۆ بەرزکەنەوە پشتیوانی بکەن کامە هەرگیز وەزیفەی پەرلەمانی کوردستان نییە حقیقات پەرلەمان زۆر لەوە گەورەترە بەم ئەرکە بچووکانەوە خەریک بکرێەوە پەرلەمان شوێنی گەڵاڵەکردنی ئەو پرۆسە بووە و یاسای بۆ دەرکاوەکو باسم کرد وەقسە لەسەر مەترسیەکانی بکە ئێمە ئەو ریفراندۆمەی ئێمە ئەمانویست ریفراندۆمێک بە حقیقت بم فڵتەرانەدا بڕواوە کات و زەمینی بە جۆرێک بێکە خزمەتی بەرژەوەندی باڵاکانی میلەتەکە بکاوە ئامانجە گەورەکە کە سەر بەخۆیە بەدی بێنێ و نەک مەترسی لەسەر ئەو ئەزمونەش دروستکراکە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆیە ینی ڕوئیای ئێمە بۆ ریفراندۆم
و ڕوئیای ئێمە بۆ سربەخۆیی زۆر ڕوون بوو. لای ئێمە ڕیفراندۆم ئامانج نییە، وەکو هەندێک خەڵک ئەم ڕیفراندۆمیان ئێستا وەکو ئامانج مامەڵی لەگەڵەکەن وا قساکەن کەیتر ئەم ڕیفراندۆمە کە ئەکرێ هەموو ئامانجەکان بەدیدێ. خۆتە زانی ئێمە بەیانی ڕیفراندۆمێکەکەین کە هیچ زمینەیەکی یاسایی نییە لە ڕووی نێودەوڵەتیشەوە، نە لە ڕێی نەتەوەی گرتوەکانەوە ڕێی پێدراوە، نە لە ناو عێراقەوە پشتیوانی هەیە، نە لە وڵاتانی دراوسێ زمینەی هەیە. یعنی لەسەر ئەرزی واقع بۆیە ئێمە لە بەیاننامەکەش بەڕوونی وتومانە ئەبێت تەحملی ئەو مەترسیانە بکەن کە ڕوبەڕوە بێت، و ئێمە نامانەوێت خەڵک بترسێنین بەڕاستی، و ترسێنەری خەڵک نین بە ئەندازەی ئەوەی ئەمانەوێت وازوح و ڕۆشن لەگەڵ میلەتەکەی خۆمان قسە بکەین. بۆیە ئێمە لەو ڕوانینمان بۆ ڕیفراندۆم هەبوو بە حقیقت نەویسترا ئەمە بکرێ و نەبیسترا و نەویسترا کۆدەنجی نیشتیمانی لەسەر دروست بێت، ویسترا ئەم ڕیفراندۆمە بکرێتە دەستکەوتێکی حزبی و شخصی وەکۆ بکرێتەوە لە ناو دەسمای هێزێکی سیاسی زیاتر خاوەنددارێتی نەکا بەداخەوە و دەرەنجامەکانیشی بەم شێوەیە لە بەرژەوەندی گشتی و میلەتەکەی ئێمە نابێت. بۆیە ئێمە بەڵام قسەکەی ئێماوەیە و پرسیارەی کە جەناب زۆر بە ڕۆشنی کردت ئەوەیە ئێمە بەڵێکەی ئێمە فەرقەکەی ئەوەیە وتومانە لە ئەگەری ئەنجامدانی ئەم ڕیفراندۆم ئەم قسێ تازە نییەوە ئێمەوارە نەمان کردووە ئێمە لە چەندین بۆنە و لێدوانی جیاجیادا ئێمە ئاماژەمان بەوە کردووەکو کۆمەڵی ئیسلامی کە پرسیاری سربەخۆیی لە هەر کوردێ بکرێت لە هەموو شوێنێک بە تاکید وەڵامەکەی بەڵێ ئەبێ. ئەسڵەن ئێمە باوەڕمان وایە پرسیاری سربەخۆیی پێویست نیە لە میلەتە بکرێت، ئەو میلەتە پێویستی بۆەوەی هێزە سیاسیەکان زەمینە سازی دروستکردنی سربەخۆییان پێش ئەم وادەیە کردبان. بۆیە بەڵێکەی ئێمە بەڵەیەکە بۆ سربەخۆیی، بەڵەیەکە بە دەنجێکی زوڵاڵ لە پێناوی سربەخۆیی میلەتێکی بەشمەینەت و مافخوراو بە هەموو ئەو تەحەفوزاتانەی کە هەمانە، بە هەموو ئەو ملاحەزاتانەی کە هەمانە، بەبێ ئەوەی ئەم لەحظەیەش قساکەین هیچ شتێک لە ملاحەزاتەکانمان بەڵام ڕەنگە خەڵک وا تێبگامەڵۆ سێوە جۆرێک لە پاشگەز بوون و نییە لە هەڵوێستەکانی ترتان دەربارەی سیستەمی حکومڕانی دۆخی خەڵک پەرلەمان پاشگەز بوون و نییە لە هەڵوێستەکانی تر. ئێمە لە بەیاننامەکەشدا هاتووە کە حەکیم من لێرە تەمان هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیاکەمەوە کە کۆمەڵی ئیسلامی کۆی ئەو هەڵوێستانەی کە هەیەی و کە باوەڕی پێبووە و کە لە 2 ساڵی ڕابردوودا لەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و دوای پەکخستنی پەرلەمانی کوردستان هەی بووە ئەم هەڵوێستانن لە پێناوی سیستەمێکی حکومڕانی تەندروست لە هەرێمی کوردستاندا. ئێمە لەسەر ئەم هەڵوێستانە بەردەوامە بین، ئێمە هێزێکین کارەکەین وەکو هێزێکی سیاسی ئیسلامی بەم هەڵوێستە نەگۆڕانەی خۆمان بۆ بەدیهێنانی بەرژەوەندی گشتەکانی ئەم کۆمەڵگە لە بەرامبەر هەموو نایاساییەکان چۆن لە ڕابردوودا وەستاوینەوە لە داهاتوشدا ئەوەستینەوە بە هەمان شێوە، لە بەرامبەر هەموو کارە ناشەرعیەکان چۆن لە ڕابردوودا وەستاوینەوە لە داهاتوشە ئەوەستینەوە، لە بەرامبەر زوڵم و ستەم چۆن لە ڕابردوو بووین لە داهاتوش ئەبین لە هەرێمی کوردستان، لە بەرامبەر ئیحتیکار لە جونگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەوەی لە ڕابردوو کردومانە لە داهاتوشدا ئەیکەین حەقیقات، لە بەرامبەر گەندەڵی لە هەوڵمان بۆ چاکسازی، لە هەوڵمان بۆ تحقیقی شەراکەت. ئەمانە پرەنسیپی نەگۆڕی کاری کۆمەڵی ئیسلامین و لە سەریان بەردەوام ببین و بێشک هیچ پاشەکشەیەک نەبووەوە نەبێت. بەڵێ زۆر باش سەبارەت بە ئەو کەم تەرخەمەنی کە باستان کردووە لە بەیاننامەکەی ئەم ڕۆژدا پێتان وایە بۆ نمونە پرسانی هەرێم یاخود ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم چکەم تەرخەمی کێ بووە لەم پرۆسەیە کە ئامادەکاریان بۆ کردو بۆ مەسەلەی ڕیفراندۆم؟ کەم تەرخەمیەکیان نەبووە کە گەورەترین کەم تەرخەمیانەوە بۆ کە بڕیاری ڕیفراندۆمیان لە ئەنجومەنێکی حزبیدا ئەنجومەنێکی حزبیان دروست کرد و ناویان ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم و کردیان بە بەدیلی پەرلەمانی کوردستان و کردیان بە شوێنی و هەموو ئەو حیزبانەش مەسئولن لە داهاتوودا کە شەرعیەتیان بەم ئەنجومەنە داوە. ئەوانەی کە ئەنجومەنێکی باڵای حیزبەکانیان کردە بەدیلی هەموو مؤسساتە یاسایی و شەرعیەکانی وڵاتێک کە 26 ساڵە هەڵبژاردننی تێداکراوە 26 ساڵە حکوومەتێکی خۆماڵی و حکومڕانەتی داخلیە کرێ لە ئەنجومەنێکی حزبی قەرارەکانە درێ بڕیاری ڕیفراندۆم ئەکرێ ناکرێ، یعنیوە ئەوە گەورەترین زوڵمە بە حەقی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان کە هەبوو لە ماوەی ڕابردوودا و هەموو ئەوانەی کە لەو ئەنجومەنە نەیانتوانیوە لانی کەموەکو ئێمە ئەمڕۆژ وتومانەتەوە نەیانتوانیوە بە وردی بە مەوزوعی دراسەی ئەو مەترسیانە بکەن کە ڕوبەڕووی ڕیفراندۆمە بێتەوە نەیانتوانی و حقیقت بە دلێرانە دەنجی دلێری خۆیان بە ئازانە لە کۆمیتەکاندا بڵێن بەڕاستی و لە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمدا برێن بەشێ لەو حیزبانەی کە زۆر جارە بینی دوو ڕەئی لە بڕیاری سیاسیاندا هەیە
یا مەسن هەموو ئەوانە حقیقت ئەوە شوێنی ئەوە بوو کە پێش ئەم وادێ ئەمە دراسەکرابەوە ئێمە لەگەڵ ئەوە بووین و کۆمەڵی ئیسلامی بۆیە ئێمە حتا بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانیش وتمان با بگەین بە ئیتفاقیەکی سیاسی لە بینی هێزە سەرچەکانی هەرێمی کوردستان بۆی بەیەکەوە هەموو هێزە سیاسیەکان بەیەکەوە هین بکەین و هەر بڕیارێک تەمەن خۆت تەزانی ئەگەر بڕیارێک لە پەرلەمانی کوردستان و بەدامەزراوە شەرعیەکاندا تێپەڕێوەگەر و ڕیفراندۆمە هەموو ئەو فلترانەی بڕیباکەیە مەسەرەتا باسمان کرد ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێی بەڵێ حیزبێک نابوون و چاوەڕوانی نەخێری یەکێکی تر نابوون و چاوەڕوانی ئەوە نابوون کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو پرسەنەتەوەیەدا بکەن بگرە بەیانی یعنی لە جیاتی ئەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو بە گڕوتینەوە بەرەو ڕووی ئەو پرسە ئەچوون وان پرسە هاوڵاتی لە حیزب زیاتر بە جورئەتەوە ڕوبەڕووی مەترسیەکانە بوویەوە بەڵام بۆچی چونکە نەویسترا بەم ڕێگایانەدا بڕوە نەویسترا لەو ڕێگایانەوە حقیقت ڕیفراندۆمێک ببێ کە ئەم کۆدەنجە سیاسی و نیشتیمانی و نێوخۆیی بۆ دروست زۆر باش ئێمە ئێوە ئەمڕۆ لە بەیاننامەکەشدا باستان لەوە کردووە کە ئەگەری هەیە ئەم پرسە سەر نەگرێەوە سەرشی قەرزدار ببنەوە ئەم پێشبینی ئێوە لە ئەنجامی چیانی کە ئەم پرسە سەر نەگرێت خود بەوادیرەکانی تاوان کە ئێمە تەمەنای ناکەین بۆ معلوماتتان بەڵام خۆ هەندێک بڕیار کە لە سەرەتادا بەوەکو باسمان کردنی بە ڕێگایشی نادروستدا ڕۆیشتە بێ ئەوێ لە کۆتاییشدا چاوەڕوانی دەرەنجامی نادروستیشی لێ بکەی سەرەتاکانی ئەوەی کە ئێمە مەترسیمان هەیە ئەم ینی قبول نەکردنی ئەو پرسێ ئەگەرچی ئێمە وەکو بەڕوونیش و تومانە ئێمە نیگەرانین لە هەڵوێستی نەرێنی ئەو وڵاتانە نیگەرانین لە هەڵوێستی سەلبی وڵاتانی دراوسێ و حکوومەتی ناوەند و هێزەکانی هاوپەیمانان لەوەی کە بەڕاستی دان بە بەسیترین مافی ئەمنەتەوەی دانانی ئێمە ئەگەر لە ناوخۆ بەشێکی گەورەی ئەم گرفتانشمان هەبێ و ئێمە ئەگەرچی ملاحەزەی جددیمان لەسەر زمینە سازی ناوخۆی هەیە لە هەرێمی کوردستان بەڵام نیگەرانیشین بۆی کە ئەم وڵاتانە دان بە سەرەتاییترین مافی ئەمنەتەوەی دانانێ ئەو حەقە بە میلەتە ڕەوانە بینن کە یعنی چارەنووسی خۆی دیاری بکە وەکو هەر گەلێکی جیهان گەلێک کە 100 ساڵە ئەچەوسێنرێتەوە و قەواری خۆی نیوەکیانی نییەوە ناتوانێت وەکو گەلانی کە ئاڵا وڵات و نیشتیمانی خۆی هەبێ وەکیان و سیادە و سەر بەخۆی خۆی هەبێ ئەمە خۆی جێگەی نیگەرانیە بەڵام لەو لاشەوە ئەوەی جێی نیگەرانی ئێمە جارێکی کە ئەوەیە کە بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان هەموو ئەو نوێنەراتیانی کە هەیەە لە وڵاتان هەموو ئەو نوێنەراتیانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی هەموو ئەو 10 ملیۆن دلاری کە سرف کراوە بە ناوی دروستکردنی پشتیوانی لە هەموو ئەو بەرژەوەندی دارایی و اقتصادیانەی کە هاتوونەتە هەرێمی کوردستان بۆی کە لە کاتی خۆیدا پشتیوانی لە هەرێمی کوردستان بکەن پرسیاری جددی لەسەر ئەوەی کوان ئەو پشتیوانانە لەکوێن هەموو ئەو پشتیوانانەی کە دەستەڵاتدارانی کورد لە ڕێی وەفدەکانیان لە ڕێی ئەموو خۆتەزانی تەواوی یەکێک لە ملاحەزە جددیەکانی ئێمە لە کاتی کۆبوونەوە پێنج قۆڵیەکانیش بوو ئەوەیە کە پەیوەندیەکانی کورد لەگەڵ دەرەوە احتیکار کراوە لەلایەن هێزێکیا دوو هێزەوە ئیدارە درراوە خۆ ئێستا پرسیاری جددیە بێ لەو هێزانە بکرێت کوا پەیوەندیەکانتان کوا ئەوەی کە ئەو پشتیوانی نێودەوڵەتی ئێوە بەدیتان هێناوە بۆ قەزەی میلەتەکەتان کە لە بەسیترین و سەرەتاییترین مافدا کە ریفراندۆم پشتیوانیتان ناکەن بۆیە ئێمە لەو ڕۆژەوە نیگەرانین لەوەی کە ئەم یعنی لەو ڕووەوە دەستەڵاتدارانی کورد فەشەلیان هێناوە نەیانتوانیوە حقیقت ئیستثماری ئەو علاقاتانە بکەن و پشتیوانیەکی نێودەوڵەتی بۆ قەزەی گەلەکان بکەنەوەی خۆتەزانی بەشێک لەو هێزانە پەیوەندی گەورەشیان لەگەڵ وڵاتانی دراوسێ هەیە و لە سەرەتاییترین مافدا هەر دەوڵەتانی دراوسێش ئامادە نەبوون تەقەبولی ئەو مەبەستان چێ لەوەی کە ئێوە دەنگتان بەڵا دەبێت ئەگەر پرۆسەکە ئەنجام درەوە دەرهاوی شخصی لە ئەستۆی ئەوانەیە کە بڕیاری ئەم پرۆسەیانداوە زانی کا حەکیم قەزێکە ئەوەیە ئەم ریفراندۆمە کە ئەکرێ بە هەموو ئەو تەحفوزاتانی کە ئێمە وتمان بە هەموو ئەو ملاحەزاتانەی کە بەیانی و دوای ریفراندۆمیش ملاحەزاتەکانمان هەیە حقیقت ئێمە بەڵام ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کە لە استراتیژمان مەسلەی دروستکردنی دەوڵەتی کوردستان هەیە ئەگەر پرسیاری ئەوە کە لە کارتی بەیانی هەیە ئەمە پێمان وایە لەبەروی خواستی هەموو هێزە سیاسیەکان خواستی هەموو کوردێکە هەموو کوردێک لەگەڵ سربەخۆییە و ناکرێت تۆ لەگەڵ دروستبوونی دەوڵەتی سربەخۆی کوردستان نەبی ینی بەڵێکەی ئێمە لەگەڵ ئەوەیە لە ڕووی استراتیژیەوە ئێمە لەگەڵ دروستکردنی دەوڵەتی کوردستانی ئەمە استراتیژێک کە ئێمە بە هەموو ملاحەزاتەکانیشمانەوە ناتوانین بەسەری تەجاوزی کەین بەڕاستی بۆیە فەرقێکی جەوهەری هەیە کاکە فەرقی جەوهەری ئەزانی لەکوێ هەیە لەوێ فەرقی جەوهەری هەیە ئێمە بەشە نەبووین لەو پرۆسەیە کە لە دەروی پەرلەمانی کوردستان تێپەڕیوە ئێمە بەشێ نەبووین لەو پرۆسەی کە
حزبێک قەراری لەسەردا و لەگەڵی بووبی ئێمە بەشێک نەبووین لەو پرۆسەی کە وەکو باسم کرد بە فڵتەری شەرعیدا نەڕۆی بەشێک نەبووین لەو پرۆسەی کە نەیتوانیوە ئامادەسازی ناوخۆی و دەرەچی بکە ئێمە ویستومانە بەم زمینە سازیەوە ڕیفراندۆم بکرێت بەڵام کاتێک ئەگاتە قەزەیەکی استراتیجی کە دەنگدانە بەسەر بەخۆی ئێمە وتمان ئەڵین بەڵێ فەرقی جەوهەری لە بەڵەکەی ئێمە ئەوەیە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانێ دوای ناوبڕێکە دەگەرم بۆ لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتەی هەڵسون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامات شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان مامۆستاگەر بینە سەر ئەو مەترسیانی کێوە ئەمڕۆ لە بەیاننامەکەی خۆتان بۆ پێشتریش ئاماژتان پێکرد بوو ئەو مەترسیانی کە لە ئەنجامی زمینی سازینەکردنی تاوا بۆ ڕیفراندۆم دێنە پێشەوە بە تایبەت لە ناو چەک و سانی دابڕێنراوەکان. تەوان بەنسبەتەوەی کە ئێمە خۆتە زانی هەر کارێک زمینە سازی ناوخۆی باشی بۆ نەکرێەوە هەنگاوەکانی پرسی و پرسێکی وەکو ڕیفراندۆم پرسێک نییە کە لە ماوەی پێمە کاڵین زمینە سازی وەسمە زمینە سازینی لە ماوەی ئەم دوو مانگەدا و خۆتە زانی ئێمە لەو ڕۆژەوەی کە لە 2-3 ساڵی ڕابردوودا باسی دەوڵەتی سربەخۆ ئەکرێت
من حەزەکەم کۆی ئەو پەیامانەی ئەنجومەنی سیاسی و کۆی ئەو پەیامانەی کە هەم بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامیش بڵاوی کردوتەوە وەکو ئەمیری کۆمەڵی ئیسلامی چ ئەوانەی وەکو ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵش براوکراونەتەوە تەماشایکە کەمترین پەیامی ئێمە هەیە کە باس لە زمینە سازی نەکرابێ و باس لەو زمینە سازی ناوخۆیە نەکرابێت و تهدیدمان نەکردێت زمینەی دەوڵەتێکی سەربەخۆ چییە ئەو زمینەی کە ئێمە باسیەکەی بە دیاریکراوی هەنگاو بە هەنگاو باسمان کردوە لە پەرلەمانێکی کارە لە حکوومەت لە دامەزراوەی قەزایی لە هەموو ئەوانە من ناچمە سەر ئەو تەفاسیلی ئێستا بەرەنجامی نەبوونی ئەو دامەزراوەیە و بەرەنجامی نەبوونی ئەو زمینە سازیە ناوخۆیە کە بنەماکانی ینی دەوڵەتی لە سەردا ئەمەزرێک لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پەیوەندی نێو دەوڵەتیەکانەوە واکا کە تۆ بەرگەی ینی لە یەکەم هەنگاوەکانی ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانە من دڵنیام لەوەی کە هەموو کوردێکە زانێ مەسلەی سەربەخۆیی لە یەکەم هەنگاودا ڕوبەڕووی کاردانەوەی وڵاتانی دراوسێ و حکوومەتی ناوەندە بێتەوە و تۆ لە سێلاوە بمانەوە پەیوەستی ئەگەر زمینەی ناوخۆیت بە شێوەیەک نەبێوە بناغی اقتصادی و سیاسی و قانونیەکەت بە جۆرە دانەڕشت بێت کە بتوانی لانی کەم بۆ ماوەیەک ڕوبەڕووی ئەو مەترسیانە ببیتەوە من ئەو یەکێ لەو مەترسیانەیە کە ڕوبەڕوویە بیتەوە جێی مەترسی ئێمە ینی حەقیقەت دوو ئەوەی کە وەکو باسم کردەوەی کە کورد نەیتوانی و پشتیوانی نێودەوڵەتیە بەدەست بێنێ لە من باسی وڵاتانی دراوسێ ناکەم باسی کۆمەلگای نێودەوڵەتیەکەین و باسی بڕیارەکەی مەجلیسی ئەم نەکەین کە نەبیانی پشتیوانی ئەو هەنگاوی هەرێمی کوردستانیان نەکرد بۆیە ئەمانە هەمووی بەرەنجامەکەی ئەوەیە کە تۆمانە پشتیوانیت ناکەن خۆ چاوەڕوانی کۆمەڵی دەرهاویشتەش ئەەکەیت کە ئێمە تەمەنای ناکەین حەقیقەت و حەز ناکەین ببێت و حەزەکەین ئێمە هەڵەبین بەڕاستی هەڵەبینە میلەتەوە گەلەی ئێمە تووشی هیچ مەترسیەک نەبێ بەڕاستی بەڵام خۆ ئەبێ ئەوانەی کە بڕیاریان داوایانی ئەقلی ئەوەیە تەحملی ئەو مەسئولیەتە بکەن بەڕاستی تەحملی ئەو مەسئولیەتە بکەن کە بەرەنجامی ئەو بڕیارە دروستە بکەن پێمان وایە بە نەتیجە خۆ ینی باجی ئەم مەترسیانە هەر میلەتەیدا کە من جارێککە ئەیڵێمەوە تەمەناکەین کە ئەم پرسە هیچ مەترسی میلەتەکەی ئێمە نەکاتەوە بەنسبەت ناوچە جێناکۆکەکانەوە کە جەنابەت پرسیارت کرد ینی ناوچە جێناکۆکەکان ینی خۆتەزانی ئێستا زۆر قسەی زۆرترین مشتومڕ و گفتوگۆیە یەکەم شت ئێمە لە مادەی 140 و لە کاتی خۆی کە بەداخەوە ینی ئێمە زۆر جار کۆمەڵی ئیسلامی وتومانە ئێمە سێ گرفتی ئەساسیمان لەگەڵ حکوومەتی ناوەند هەیە گرفتی ئەساسی و جەوهری بەنسبەت ئێمەوە خاکە کە بەداخەوە لە دوای 2003 ئەوەی کە بە هەند وەرنەگیرە ئەوەی کە نەکرا بە بابەتی ئەساسی و جەوهری گفتوگۆکانی هەرێم لەگەڵ بەغدا مەسەلەی خاک بوو مەسەلەی مادەی 140 بوو هێندەی شەڕ لەسەر مەناسب کرا هێندەی شەڕ لەسەر پۆست و سەروەت کرا هێندە شەڕ لەسەر خاک و ئاو ئەم نیشتیمانە دابڕێنراوەی هەرێمی کوردستان و وڵاتەکەی ئێمە نەکرا بۆیە ئێستا تەمان خۆتە زانی مادەی 140 و پێش 140 ئەوەی کە هەبوو لە مجلس حکم و قانونی موقتی عراقی ئەوە بوو کە ئەم تطبیع نەبوو لە ئەگەری نەبوونی تطبیع و ئاسایی نەبوونە خۆتە زانی ئێستا کورد ئەو زۆرینە فائقە نییە ئەو زۆرینە نییە کە بابەتەکە لەوێ یەکلاکاتەوە لە کەرکوب تا ئێستا بەپێ ئەو داتانەی ئێمە ئیزانین کورد لە 152 تۆ گەر تەبەن هەر ڕێژەیەکی کەمیش بەشداری نەکا مەترسی دروستە بێ ئەوە جگەلەوەی کە مەترسیەکی کە هەیە کە ئەگەر ریفراندۆم ینی خۆشبەختانە کە تا ئێستا قەرار دراوە ئێمە هەرزوو وتمان لەگەڵ هەموو ملاحەزاتەکانمان ئەگەر ریفراندۆم لە هەرێمی کوردستان بکرێ ئەبێ لە ناوچە جێناکۆکانیش بکرێت چونکە بە نەکردنی ریفراندۆم لەوێ ئێمە خۆمان بڕیار لەسەر دوورخستنەوەی ئەو مەنتیقانە دەین لە هەرێمی کوردستان ئەوە شێکێکیکەیە لە مەترسیەکان لەبەرەوە مەترسی تریش وەکووتمەوەی کە ریفراندۆم دەنگ نەهێنێ ئەمانە هەموو مەترسین و ئەو زمینە سازیانەی کە ئێمە باسیەکەین ئەو شێکێکیانە کە حەقیقەت لەوێ ئەو ناوچانە شروع ئەو مەترسیە کردوتەوە و هەندێک مەترسی تریش کە هەیە کە حەقت ینی بەشێک لەو ناوچانش ئێستا کە لەژێر کۆنتترۆل هێزی پێشمەرگەدانین لەز نادرێن بۆ نمونەوەی کە لە مادەلی ڕوویدا یاخۆ بۆ نمە سعدیەت جەلەولە هەندێک ناوچەیە تا ئێستا لەژێر دەستی داعشمەندی حەج شعبیش هەیە بەدڵنیاییەوەش بۆ خۆی ینی یەکێکە لە مەترسیەکان بەڵ بەس بۆ خۆ ئامادەکاریی باش هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پێشات و مەترسیانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە
بنجارێکی کاڵەمێنی بە تەمەناکەین هیچ مەترسیەک ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە تەمەناکەین ئێمە ئەو ئارامی لە هەرێمی کوردستان هەیە وەجیا لە شارەکانی کەی عێراق کە ئێمە خۆی گەورە نیعمەتی گەورەی لەگەڵ کردووی لە هەرێمی کوردستان کە لە عێراقدا لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە ئارامی لێرە ژیاوین و ئەمن و ئاسایشێکە بووە کە ئەم جێی تەقدیرەوە جێی دەستخۆشیەوە بێ هەمووشمان سوپاسی خۆی لەسەر بکەین و خۆی گەورە ومێدمان وایە کە ئەم ئارامی و ئاسایشە بپارێزە لە هەرێمی کوردستان و ڕوبەڕووی هیچ مەترسین نەبینەوە ناوچە جێناوەکانیش بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و ئەوانیش ڕوبەڕووی هیچ ناکۆچێکنەوە ئەو تەمەنای ئێمە و خواستی ئێمە پێمە نەکخواستی ئێمە و کێزێکی سیاسی خواستی هەموو کوردێکی بە ئامە و دڵسۆزیشە بەڵێ بە زۆکو بەرپسەرەتی زۆر بەپسانی هەرێم باز لەوەکەن ئەگەر مەترسێک ڕوبەڕوو هەرێم بێتەوە ئەوان تحملی دەکەن لە ڕابردوو وابوو ینی بەرپرسان و هاوڵاتیان بێکەوە باج بدەن یا خودە مزارژیان بەس خەڵکی ژار و ئەوە یەکێکە لەو خاڵە جەوهەریانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گوڕوتینیان کەمە ئەو تەبقات و جیاوازیە گەورەی حتا لە ڕووی مالیەوە لە هەرێمی کوردستان دروست بووە ئەوەی کە زۆر جارەڵین بەشێک لە خەڵک بەشی گەورەی بەشی زۆری هەرە زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێم و چەند هەژارن فەقیرن کەم دەرامەتن و کار بەدەستانی ئەم وڵاتەش خاوەنی ملیۆن دۆلار و زیاتریشن و خاوەنی سەرمایی گەورەی بازرگانی لە ناوخۆی هەرێم و لە وڵاتانی دەرەوەوە جیاوازی گەورەیان لەگەڵ هاوڵاتیانی ئاسایی هەیە. بەڵ زۆر باشەگەر بینە سەر ئەو دەست پێشخێرانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو پێشکەش کرا بۆیەوە لە بەیاننامێکیەوە بەشە لەگەڵ زبنەوەی گۆڕانداوەتان کە پێشوازیان لێ بکرێت ئەم دەست پێشخێران شتی تێدا بوو بۆ کورد بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەزانی کا حەکیمیانی خۆت ئەزانی تەبەنەم ماوەی پێشوو و لە چەند ڕۆژی ڕابردوو حەقیقات ئێمە پێمان وا بوو کە کۆمەڵگای نێودەوڵەتی بە شێوەیەکی باش لانی کەم هاتوۆتە سەرخەت بۆ مەسەلەی کورد و ئەمە وای کردووە کە ئەمە قۆناغێکی کە لە بە چاودێری ئەوان گفتوگوی جددی لەگەڵ ناحکوومەتی عێراق دەست پێ بکاتەوە و بەڕاستی ئەمە زۆر جار لەوە بە گومانی نایە کار بەدەستانی هەرێمی کوردستان هەر حقیقت لە شەراکەت لەگەڵ حکوومەتی عێراق بێ ئومێد بوونیان بەڕاستیش ئەو مەلەفە عالیقانەی کە هەیە لە بینی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی مەسئلەی نەوت و نادیاریەکی گەورە غمۆزێکی گەورە هەیەەوە کار بەدەستانی هەرێمیش لەو ڕۆ ڕەنگە ترسیان هەبێ بەڕاستی لە خۆیان من ئێستا تەمەن کات نییە بچینە سەر ئەوە ئێمە لەو ڕۆ پێمان وابوو کە ئەمە دەستپێکێکی باش بێ بۆ گفتوگویەکی شەفاف لە بینی هەولێر و بەغدا بۆی کۆمەلگای نێودەوڵەتی تێبگا ئەگەر کورد کە ئێمە دڵنیاین وەکو خۆمان مادام ئێمە لەسەر حەقین مادام ئەوان باوەڕێن بە شراکەت نیە مادام ئەوان مافی کورد نادن مادام ئەوان ئامادەنین ئێمە لەو ڕۆ پێمان باش بۆ مبادرەی قبول بکرێت بۆی کۆمەلگای نێودەوڵەتی و ئەوانەی چاودێری ئەو پرۆسەیەکەن تێبگەن کە ئەوە بەغدایە مافی ئەم میلەتە نادە ئەوە بەغدایە باوەڕی بە شراکەت نییە لەگەڵ هەرێمی کوردستان ئەوە بەغدایە کە دان بە مافە سەرەتاییەکانی ئەم میلەتە دانانێ ئەوە بەغدایە کە بودجە نادە ئەوسا ئەوان یعنی ئەکەوتنە بەردەمی ئەوەی کە ڕێ بۆ میلەتە بدەن و حەق بۆ میلەتە دەم ڕفراندۆم بکە ئەو کاتێمە ڕفراندۆمێکمانە کردووە بە چاودێری کۆمەلگای نێودەوڵەتی و بەوەی کە فعلەن ئێمە لە بەردەم شەرعیەتێکی گەورەی پرسی ڕیفراندۆمدا ئەبووینەوە جگەلەوەی کە باسمان کرد ئەمە دەرفەتێکی شیەدا وەکو لە بەلاغەکەی خۆشماندا ئەو کاتوتوبمە دەرفەتێکی ئەداوە بە وەزعی ناوخۆی هەرێمی کوردستان کە زەمینەیەکی ناوخۆی لە بارتر دروست ببێت کە کۆدەنجێکی سیاسی و نیشتیمانی لە ناوخۆ دروست بکەوە و لێکترازانەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کۆتایی پێبێنێت ئێمە لەو منتەلەقەوە باوەڕمان وابوو کە ئەم مبادرەیە قبول بکرێ و پێمان وایە زیانی کەمتر بوو لەوەی کە ئێستا چاوەڕێ بەڵە زۆر باش ئێستا بەرپرسانی هەرێم زۆر ڕخن لە بەغدا دەگرن کە بازۆ دەکەن شەراکەت نییە دەستور پێشێل کراوە حکمی مەزهبی هەیە بەڵام ئەم حاڵەتەش لە کوردستان بۆ شەراکەت و دەست و پێشێلکاری ئەوەی کە بەرامبەر بەغدا دەڵێن بۆ خۆشمان ڕاست نییە لە کوردستان کردووە ینی یەکەم حقیقت وایە عێراقی نوێ وەی ناوندرا عێراقی نوێ سەرکەوتو نەبوو لە بەدیهێنانی هاوسەنگی لە بینی پێکاتەکانی عێراق و لە بینی و کارکردن لەسەرەوەی کە عێراقی شیعەوە سونەوە کورد بێ و عێراقی کە منەتەوەیەتیەکانیش بێ و عێراقێک بێ کە جیابێ لەو عەقڵە شۆڤێنی کە لە 100 ساڵی ڕابردووی دوای دروستبوونی عێراق کاری کردووە بەداخەوەتەوەن بەغدا نەیتوانی تەجاوزی ئەوە بکە و ڕۆژ بە ڕۆژ لە حکومێکی تائیفی نزیکترە بێتەوە ئەمە حەقیقەتێکە لە بەغدا نەکۆڵی لێ ناکرێت بەڵام خۆ ئەوەش ناشارێتەوە کە
لە هەرێمی کوردستانیش بەداخەوە تەبان حتا ئێمە کە حکوومەتێکی من کە فراوانمان دروست کرد نەکرا شەراکەتێکی ڕاستەقینە لە حکومڕانی دروست بکرێ نەکرا لە هەرێمی کوردستانیش ڕێز لە ئیستحقاقی حەقیقی دەنگدەرانی هەرێمی کوردستان بگرێ ئێمەش لە هەرێمی کوردستان زۆر جار خۆمان خاوەنی هەڵبژارنێکی نەزیه و پاک نین کە ئیرادەی دەنگدەری تێدا پارێزراوە پەرلەمانێکی معتەڵ و لە کارخرا و ئێستاش پەرلەمانێکی کاراکراوە بە خۆتەزانی بەو میکانیزمی کە کاراکراوە تۆ دەستەیەکی سەرۆکایەتی شەرعی لە دەرەوەی و لە ناوەش بە شێوەیەکی نایاسایی و ناشەرعی کارەکانی پەرلەمان بەڕێکرێ یعنی ئەوە لەگەڵەوەی کۆمەڵە موسساتی نایاسایی و ناشەرعی لە وڵاتە ئەمانە هەمووی گرفتن و من پێم وایە ئەمە نەک لە ناو ینی تەئسیری سەلبی دروست کردووە حەقیقەت کاریگەری سەلبی لەسەر تێڕوانینی وڵاتانیش و کۆمەلگای نێودەوڵەتیش لەسەر هەرێمی کوردستان کردووە و حەقیقەت ئەمە ڕەنگە یەکێ بێ لەو هۆکارانەی کە نەزەری سلبیان بۆ کوردستان بۆ دروست بووە لەوەی کە حتا هەڵوێستیشان بەرامبەر ڕێفراندۆم ئەمانە زۆر جار وتمانە ئەمانە ینی پەڵەی ڕەشن و خراپن لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان و ئێمە تەمە ناکەین ینی لە داهاتووی نزیکدا بتوانین ئەوانە تەجاوز بکەین وە بیسەلمێنین کە ئێمە میلەتێکین جیاوازین و ڕێز لە ئیرادەی خەڵک و هاوڵاتیانی خۆمانەگرین بەڵە زۆر باش کاتمان کەمەوە سەبارەت بۆی ئەگەر لە ئەگەری مەسەرەن دوای پرۆسەی ڕیفراندۆم پێ دوایە کە بەرپرسان دەڵێن ڕاستە و خۆ دەوڵەت ڕناگەن گفتوگویەکی جدی دەست پێ دەکات لەگەڵ بەغداد بگەن بە نەتیجە یاخود ئەوەی پشتگیری نەکردنی وڵاتان ئەم ڕیفراندۆمە بەرهەوین دەبێت کە لە وڵاتانیشەوە تا ئێستا پشتگیریەک نییە زانی ئێمە تەبەن لەو ڕۆ نابێت پێش حەدەسەکان بکەوین و ئێمە ئومێدمان وایە تەمان لانی کەم دوایی ئەم پرۆسەیە و هەموو ئەو دەرهاویشتانەی کە دێتە پێشەوە لانی کەم ئەو زەمینە ناوخۆیەی کە ئێمە باسی لەسەر ئەەکەین وە ئەو لێکترازانە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو واقع نەخوازراوی کە لە هەرێمی کوردستان هەیە لانی کەم دوای ڕیفراندۆم هەنگاوی جددی بۆ چارەسەری ئەو کێشانە دروست دەست پێ بکات و دوای ڕیفراندۆم بتوانین یعنی لە هەرێمی کوردستان هەنگاوەکان بە ئاراستەی دروستکردنی سیستەمێکی حکومڕانی تەندروست لە هەرێمی کوردستان کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ و پێکەوە هەموو هێزە سیاسیەکان بگەڕێنەوە سەر ڕێگای تەندروست و سەلیم کەمە حقیقت بە تێڕوانینمان لە ڕابردوو لە داهاتوو کەشی بە گومانین بەڵام ئێمە لەو ڕۆ هاوکاری جددیە بین و پێشمان وایە بە بێ کۆدەنجێکی سیاسی و نیشتیمانی ئێمە ناتوانین تەجاوزی قۆناغی داهاتوو بکەین وەکو چۆن لە ڕابردوو گوێمان لێ نەگیرە و نەکرا پێش پەرلەمانی کوردستان بویسترەیانی لەبەر زاڵکردنی ئیرادەی حزبی ئیتیفاقەیەکی سیاسی نوێ لە بینی هێزە سەرچەکان بکرێت و پەرلەمانی کوردستانی پێکارا بکرێتەوە لانی کەمەم ڕیفراندۆمە لە پەرلەمانی کوردستان ڕێژەیەکی بەرچاوی هێنابانە ئەو ڕێژە کەمەی کە لە پەرلەمانی کوردستان دەنجی هێنا بۆ پشتیوانی کرد و خۆتەزانی بەشێکی سک گەورەی دوو فراکسیۆنی سەرەکی و گەورەی هەرێمی کوردستانی لەگەڵ نەبوون هەموو ئەوانە و بەشێکی فراکسیۆنەکانی بەشداریش لە پەرلەمان لەگەڵی نەبوونەوەش دیارە ینی ئومێدمان وایە بە عیبرەت وەرگرتن لەو ڕابردوو بتوانین تەجاوزی دوای پرسیارم سەبارەت بۆی کە زۆرێک لە خەڵک مەترسیانەوە ڕیفراندۆمە وەستی شەخسیوە بۆ پەردەپۆشتنی کێشەکان و خەلەکانی ناوخۆ بەکاربهێنرێت پێ دوای دەبێت چی بکرێت ئەمە بگرێتە پاساو کە درێژە بەم دوای 25 درێژە بەم بارودۆ خراپەی بە تایبەتی ژیانی هاوڵاتیان بدرێت ئومێدمان وایە کەوانە بێت بەڵام بەداخەوە ینی ئەوەی لە ڕابردوودا بینیمان لە هەڵمەتەکانی ڕیفراندۆمدا ڕیفراندۆمە نەکرا و نەویسترا ببێتە ڕیفراندۆمێک کە پرسێکی نیشتیمانی نەتەوەی گەورە کە هی هاوڵاتی بێ و هی حیزب نەبێ و هی حیزبێک نەبێ هی هەموو حیزبە سیاسیەکان بێ و کۆدەنجێکی سیاسی و نیشتیمانی لەسەر بێ و هەموو دامەزراوەکانی لەگەڵ بێ و دنیا ببینێکە میلەتە یەک پارچە بەیەکەوە هەمووی لەگەڵ پرسی سربەخۆیە و پێکەوە یەک دەنگ بین لە ڕابردوودا نەویستراوە بێ ئومێدمان وایە لە داهاتووداوانە بێت بەڵێ بەڕێز مامۆستا بە حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر سوپاس بۆ بەڕێستان کە لەم بەرنامەیە لەگەڵ مامۆی بەڵێ بینەرانی بەڕێز سوپاس بۆ وێژ کە تاکو ئێستا لەگەڵ مامۆ سوپاس بە هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ